بەیانی لە کاتژمێر 8:09 خولەچێک یەکەم پەیوەندی تەلەفۆنی بە سەیتەرەی بەرگری شارستانی هەولێرەوە کراوە. ئاگاداری ئێمەیان کردەوە کە ڕووداوێکی ئاگر هەیە لە عەمبارێکی سوتەمەنی لە شەقامی سەرەکی هەولێر مەخمور. دەست بەجێ تیمەکانمان تیمی دیبەگە و تیمی بنکەی ئازادی گەیشتە شوێنی ڕوودا و قەبارەی ئاگرەکە زۆر گەورە بوو، بۆیە هەموو تیمەکانی ناو شاری هەولێر گەیشتینە شوێنی ڕوودا و دواتر داوای هاوکاری لە بنکەکانی دەرەوەی هەولێریش کرا، ئەوانش گەیشتە شوێنی ڕوودا و دوای 6 کاتژمێر کاری بەردەوام ئێستا دەتوانم بڵێم بەڕێژەی لە 100% ئاگرەکە کۆنتترۆل کرا، بەڵام بەداخەوە لە سەرەتای سەرهەڵدانی ئاگرەکە کرێکارێک لە شوێنی ڕووداوەکە جانی لە دەستداوە، تەمەنی 23 ساڵە، کوردە، خەڵکی قەزای بەردەڕەشە. ڕێنمایەکانی بەرگری شارستانی لێرە جێبەجێکرا بوو بە ئەندازەیەک ڕێنمایەکانی بەرگری شارستانیان هەیە، خۆتان دەبینن لەبەرەوەی دوو ئۆتۆمۆبیلی ئاگرکوژێنەوەشیان هەبوو هەر لە یەکەم خولەکۆتا کۆتایی ئاگرەکە لەگەڵ ئێمە بەردەوام بوون، جگەل لەو تەنکەرانی کە هێنابووشیان بۆ هاوکاری بۆ پڕکردنەوەی ئاو بۆ تیمەکانی ئێمە. دانانی تەنکەر لە تەنیشتێکەوە ئەمە ڕێنمای ئێوەیە وەکو بەرگری شارستانیتی؟ نەخێر، ئەمە ڕێنمای بەرگری شارستانی نییە. ڕێنمای بەرگری شارستانی بۆ هەر عەمبارێکی سوتەمەنی یان هەر شوێنێک کە خەزانی لێبێ دەبێت هەر تانچێک بۆ تانچێک لە 5 مەتر بۆ 10 مەتر بینی هەبێت، بۆ ئەوەی ئەگەر ئاگرێک لە هەر خەزانێک لە هەر تانچێک بکەوێتەوە نەگوازرێتەوە بۆ تانچێکی تر. ئێستا لەسەر فەرمانی بەڕێز بەڕێوەبەر لێژنەیەکی لێکۆڵینەوە پێک هێنراوە لە هۆکاری سەرهەڵدانی ئاگرەکە و زیانەکان چەندە هەمووی دیاری دەکات. ئەوەی خۆتان دەبینن لە بەیانیەوە لێرە لەگەڵمانن هەرم 4 خەزانەیە کە تانکەرە تانچی لەگەر ئەو دوو بارهەلگرەی کە لێرە لە پشتماوانن ئەوانە سوتاون. دەمەوێت ئاماژە بە یەک شت بکەم، سوپاس بۆ هەماهەنگی هەموو لایەک لە بەیانیەوە خودی جەنابی وەزیری ناوەخۆ لەسەر هێڵە لە گەرمان و جەنابی پارێزگاری هەولێر خۆی لێرە ئامادە بوو، قایمقامی قەزای ناوەندی هەولێر هەم بە هەمان شێوە لەگەر جەنابی بەڕێوەبەر لەسەر هێڵ بوون، ئامادەی خۆیان دەربڕی بۆ هەر هاوکاریەک و تیمی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێریش لە گەرمان بەشدار بوون، جگە لە بەڕێوەبەراتی قەزای سۆرانی ئەوانیش تیمێکیان بەهانای ئێمەوە هاتن وەکو هاوکاریەک. سوپاس بۆ هەموو لایەک، سوپاس بۆ ئێوەش دەستگایەکانی ڕاگەیاندن.